مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری لەگەڵ وەفدێکی یاوەری کە سوکاری قوربانیانی یەختا نوقمبووەکەی ئاوی ئیتاڵیای بەسەر کردەوە لە دەڤەری ڕاپەڕین لە ڕانیە و چوارقڕنە و سەرکەبکان و دەڤەری پشدەر بەرپرسی ناوەندی کۆمەڵایەتی مەڵبەندی ڕاپەڕینی کۆمەڵ دەڵێت ئامانجی سەردانەکەی مامۆستا عەلی باپیر بۆ لە نزیکەوە بینینی کە سوکاری قوربانیان و دەربڕینی هاوخەمی بووە لەبەر ئەوەی خەم و پەژارەی هاوڵاتیان بە هی خۆیان دەزانن. وڵات دیارە جەناوی مامۆستا سەرۆکی کۆمەڵی دادگەری بەڕاستی ئەمڕۆ دڵی زۆربەی ئەو خەمناکانەی خۆش کرد بەو سەردانانە کە دڵدانەوە و ئامۆژگارێکی باشی دەکردن لە نزیکەوە بە ئەو برایانەی دیت کە مەسەڵەن ئەوەی کە کارزات و ڕووداوەکەتیاندا ڕوودا بوو هەر لە حاجیاوا و ڕانیە و چوارقڕنە و ڕێزێنێ و ئەو ئێسش کە لە قەڵاززەین لە قەڵازێش کە لە نزیکەوە کە سوکاری کارەسات و مەسەد بارەکەی بینین ئەمەکانی ئەوانی بە خەمی خۆی دەزانین و ئامۆژگاری کردن بەوەی کە لەسەر سەبر و خۆڕاگری ئینسانی ئیماندار سیفاتی چۆنە بەڕاستیش هەست دەکرد زۆربەی زۆری ساحەبی ڕووداوەکان ئەهلی ئیمان بوون یعنی تەماشات دەکرد کە الحەمدوللیلا ئەو کارەساتە هەرچەندە زۆر مەسەدبارە زۆر کارەساتێکی گەورە و دڵتەزێنە بەڵام شکرانەی خۆیان زۆر پێوە دیار بوو و بەو دیدارەی جناوی مامۆستاش کە ئامۆژگاری دەکردن بۆەوەی کە سەبر و ئارامی زیاتر دڵخۆش دەبوون و زیاتر هەست بە ئارامگری زیاتر دەکرد لەوانەدا. کە سوکاری قوربانیان حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان بە خەمسار دەزانن لە ئاز بوون بە قوربانی ڕۆڵەکانیان و سوپاسی مامۆستا عەلی باپیریش دەکەن لە نزیکەوە خەمەکانیانی لەگەڵ بەش کردوون. ئەو برازایە من خۆی و خێزانی و دوو مناڵی و خێزانیشی حەملی هەبووە حملەکەشی لە نۆمانگی زیاتر بووە لە کۆتاییدا بووە سەردانی مامۆستا عەلی باپیری و هەر لایەنێکی پەیوەندیدار و لایەنە حیزبەکانی کە بۆ مۆزوعێکی بۆ ڕووداوێکی ئاوا گرنگ کە بۆ هەموو کورد گرینگە کەمێک لە خەمی ئێمە کەم دەکاتەوە بەڕاستی جێی خۆشێتی کە سەرکردەکان لە ڕووداوێکی ئاوا گرنگدا هاو خەم بن لەگەڵ خەڵکی خۆیان چکاتی ئەوانش کە سەرکردن بۆ هۆی خەڵکی خۆیانەوە سەرکردن. ئامۆزایەکەم خۆی و خێزانی و دوو لە مناڵەکانی لە ڕۆژی شەمەی ڕابردووە لێرەوە بەرەو تورکیا بەڕێکەوت ڕۆژی یەکشەم شاوەکەی ساعە کاتژمێر 10 شەو بەڕێکەوت لە تورکیا بەرەو ئەوروپا بەرەو کەنەراوەکانی ئیتالیا بەڵێ لە زیهنی خۆیدا بۆ ئایندێکی باشتری منداڵەکانیە ئەم سەفەرەی ئەنجام داوە ئەوەی کە بە شێوازێکی گشتیش گەنج بە شێوەیەکی گشتیش گەنج پێویستە وای لێ بکرێت کە ئەم وڵاتە بەی خۆی بزانێ بەی مناڵەکانی بزانێ سیستم ینی کێشەی ئێمە ئەم وڵاتە گەنج لەگەڵ سیستەمی ئەم وڵاتەیە لە سیستەمی حکومڕانی ئەم وڵاتەیە بەهۆی نەبوونی موچە و دەرفەتی کار و هەوڵی دابینکردنی ژیانێکی خۆشتر هاوڵاتیان زێد و نیشتیمانی خۆیان و ئازیزانیان جێدەهێڵن و کۆز دەکەن بەڵام زۆر جار ناگەن بە ئاواتەکانیان و هیواکانیان غەرقی دەریا دەبێت و دەبن بە قوربانی. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام دەڤەری ڕاپەڕین.